بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز، سڵاوتان لێبێ و بەیانیتان باش، ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیال نورەدین بە هاوکاری هاوکارانەوە لە پەیام لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لە خزمەتتان هاتین. ئینشەڵڵا تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان ببێنەوە. دەستخۆشە. سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست، خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ هاتین و خزمەتتان. ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانمان کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەی ئەوەی کە ئایا بەخشین و کاری چاکە دەبێتە مای بەختەوەری و دڵ ئارامی و ئاسوودەیی. لەوبارەت توێژەرێکی دەرونیمان دەبێت کە باز لەوە دەکات لە ڕووی زانستی دەرونیشەوە بە هەمان شێوەی ئەوەی کە خێر و پاداشتێکی زۆری هەیە کاری بەخشین، لەگەڵشیدا دڵمان ئارام دەبێتەوە، بەختەوەری دێنێت و ئارامی باڵ دەکێشێت بەسەر مرۆڤەکاندا و کاتێک کە کاری بەخشین دەکەن. وەروەها لە تەوری دومی بەرنامەکەشماندا هەر پێوەست بوو بابەتە باز لە پاداشتەکانی بەخشین دەکەین کە خۆی گەورە دەرگایەکی فراوانی کردوتەوە بۆ لێخۆشبوو بۆ کەسانی کە کاری بەخشین و کاری خێرخوازی دەکەن و لەگەڵیشیدا لە باز لەوە دەکەین کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت و قورئانی پیرۆز چۆن دەڕوانێتە بەخشین و چۆن باسی بەخشینیان کردووە، چۆن باز لە گەورەی بەخشین کراوە کە لەم چەند ڕۆژەدا کەمپینی هاوکاری و کۆمەک بۆ لێقۆماوانی هاوڵاتیانی کە لافاوەکی هەولێر لەلایەن دەستگای بەخشین و تۆڕی میدیایی کۆمەڵ بەخشینێک و ڕۆها کەمپینێک ڕاگەێنرا بۆ هاوکاری و کۆمەکی کردنیان بۆ یەکە گرنگە بزانین ئەو بەخشینەی ئەو کار و چاکانەی ئەو خێرخوازی کە دەیکەین چه پاداشتێکی گەوری هەیە لای خوای گەورە و میهرەبان و لەگەڵیشیدا کۆمەڵێک بابەت و زانیاری دیکەمان بۆ ئامادەکردوون. وەڵایزان سەرەتاش دەچنە لای پێشبینیەکانی کشوهای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. وەڵازان و خۆشەویستان لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ئاسوودەیی دەرونی دەکەین لە کاتی کاری بەخشین و خێرخوازیدا لەگەڵەوەی کە پاداشتێکی ئەجگار گەورەی هەیە لە لای خوای گەورە و میهرەبان، لەگەڵیشیدا بەختەوەری و ئارامی دەرونی باڵ دەکێشێت بەسەر ئەو کەسانی کە کاری بەخشین و کاری چاکە دەکەن. گفتوگۆ دەکەین لەوبارەی لەگەڵ بەڕێز مامۆستا وشیار سەلات، توێژەری کۆمەڵایەتی. مامۆستا سڵاوی خوا لێبێت و سوپاس بۆم دەرفەتە. سڵاو لەیەوەش زۆر سوپاستان دەکەم، سوپاس بۆ ئێوەش بۆم دەرفەتە. زۆر مامۆستا، ئەگەر باز لەو بکەین دەبینین کە کاری بەخشین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا فەزڵ و گەورەیەکی ئەجگار زۆری هەیە. ئایا لە زانستی دەرونیشدا ئەو کەسێک کە کاری بەخشین دەکات دەبێتە مای ئاسوودەیی دەرونی و ئارامی دەرونی؟ بەڵێ، بەناوی خوای گەورە میهرەبان، بێگومان کاری بەخشین یەکێکە لە بنەما گرنگەکان لە کۆمەلگەی مرۆڤاتی. لەو کاتێک کە مرۆڤ لە ناو کۆمەلگادا دەژێ لەگەڵ مرۆڤەکانی دیکە پێویستی بەوەی هاوکاری بێگومان کەسانی دەوروبەرێتی کە مرۆڤ لە یەک بارودۆخێکا نامێنێتەوە هەردەم، بەڵکو تووشی زۆرەها کێشە و گیرروگرفت ئەبێ لە ژیانی ڕۆژانەیدا. جا ئەو گیرروگرفتانە چ گیرروگرفتی مادی بن، چ گیرروگرفتی پەروەردەیی بن، چ گیرروگرفتی ڕۆشنبیری بن، هەر یەکە بە ئاستێک و بە جۆرێک دەرەکەی لە کۆمەلگایەدا. بێگومان یەکێک لە هاندەرە گرنگەکان کە
ئاینی پیرۆزی ئیسلام زۆر هانی داوین کە کاری بەخشین کاری خێرخوازی بە مستەڵەح ئاینیەکەی خێرخوازی بکرێ لە کۆمەڵگەدا و یەکێکە لە بنسینە گرنگەکانی ئاینی ئیسلامیش کە زەکاتدانە کە بەخشینە کە بەخشینی بڕێکە لەسەر و سامان کەسێک کە پێوترێ بەخشەر و کەسێکیش وەرگرە واتە دوو کارکتەر لە نێو ئەم کاری بەخشینەدا هەیە یەکێکیان پێوترێ بەخشەر ئەوەی دیکەش پێوترێ وەرگر بێگومان لە کاتی ڕوودانی ئەم زۆرە پرۆسەیەدا ئەبێتە هۆکاری کە کەسی بەرامبەر کە کەسی وەرگرە ئاسوودەییەک کەلێنیەک بۆشاییەک فەراغێکی بۆ پڕ ئەبێتەوە کەسی بەخشەریش دەبێتە هۆی ئەوەی کە ئەو کەسەش لایەنە دەرونیەکەی لایەنە کۆمەڵایەتەکەی زیاتر بەهێزتر بێ لەگە کەسانی دەوروبەر لایەنە دەرونیەکەی کەەوە ئەبێتە هۆکاری کە ئەو کەسە فەراحەتێکی دەرونی ئاسوودەیی خۆشگوزەرانیەک لە دەرونیا دروست ئەبێت کە لەوانەیە لە کەم کاری ترەوە هەبەجی بکرێت کە ئەمەش بێگومان ئەمە فەزد و گەوری ئاینی پیرۆزی ئیسلامە لەم قەزیەیەدا و لە چەندین ئاەت و لە چەندین حەدیثشە ئاماژەی پێکراوە کە خۆی گەورە فەرموویە یا ئەیها الذین ئامنوا ئەنفقوا مما رزقناکم ئەی ئیمانداران ببەخشن لەوەی کە خۆی گەورە پێی بەخشیون یاخود ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و فەرموویە ما نقص مال من صدقه یعنی مال بە سەدەقە و بە خێر و بە بەخشین کەم ناکە ئەمەش یعنی بەردەوام هاندانی مرۆڤە بە تایبەتی مرۆڤی ئیماندار و مسلمان لە کۆمەلگایەکی مسلمان و مسلمانیشیندا کەوا زیاتر ببەخشێ زیاتر سوودی بۆ دەوروبەری خۆی هەبێ نەک کەسێکی زیاد بێ لە کۆمەلگا. ماوەستا سالار کەواتە توانین لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی دەرونیەوە ئەو کەسانەی کە بەخشەرن بەخشندەن پێگی کۆمەڵایەتیان ئەوانەی بەنیەتێکی پاک بەنیەتێکی مرۆڤ دۆستانە لە مڵکوماڵی خۆیان دەبەخشن لە ئەوشمان لەبیر نەچێت لە کۆمەلگا زۆرێک هەن کە با بڵێن باوەڕدار نین بە ئاین بەڵام خێر دەکەن هاوشانی مسلمانان ئەوانیش دەستی خێریان تێدایە خۆوان چاوەڕێی پاداشتێکی ڕۆژی دوایی نین بەڵام ئەو پاڵنەرە دەرونی و کۆمەڵایەتیانەوە لە مرۆڤ دەکات ببەخشێت واتە بەدەر لەوەی و ئێمە وەکو مسلمان دەبێت چاوەڕێی پاداشتێکی بین لە دوا ڕۆژ بۆ ئەوانەشی کەوا چاوەڕێ ئەو پاداشتەنین چی وا دەکات کە ئێمە ببەخشین یا خۆت لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ سوودێک هەیە چی شوان دەسەکەیەواتە لە کۆتایە بەدەر لەوەی کە ئێمە چاوەڕێکین لەولار دەستمان کەوێت لێرە شیمان دەسەکەوێت. بەڵێ بێگومان مەرزنی ئەو کەسێک کە ئەبەخشێ هەمویان لە چینی ئیمانداران و یاخود بڵێن مسلمان بێ یاخود سەر بە هەر ئاین و ئاین زایەک بێت زۆر زار هەیە کەسانی بێبڕواش شت ئەبەخشن خۆت باسم کرد کە ئەبێتە هۆی پەراحەتێکی دەرونی یاخود ئارامبوونەوەی دەرون کە مرۆڤ کاتێکە سوودێک بە بەرامبەرەکەی گەێنێت ئۆتۆماتیکیان ئەو کەسە حەز بە ئارامبوونەوەی دەرونەکە ئێمە خۆ لە ئاسی دنیای ئەبیتون زۆربەی یاریزان و ئەکتەرەکانی ئاسی دنیا کە خاوەن سەرمانێکی یەکجار زۆرن زۆربەیان بەشدارن لە کاری خێرخوازی لە ناو ڕێکخراوە خێرخوازیەکاندا بوونیان هەیە یعنی ئەمە هۆکار و پاڵنەرەکەی چییە؟ هۆکار و پاڵنەرەکەی تەنیا ئاین نییە لەوانەیە ئەو هیچ سەر بە هیچ ئاینێک نەبێ یاخود ئاینێکی دیکەی هەبێ کە ڕێی ئاینی ئیسلامیش بێ بەڵام ئەو پاڵنەرە ئەخلاقیەکەی پاڵنەرە ئینسانیەکەی و ئەو پاڵنەرە دەرونیە پاڵی پێوە دەنن یا زیاتر هانی دەدەن و ئاسوودەبوونی دەرونی وای ئەکاکەوە ببەخشێت و یاخود زیاتر هانی بەخشین بدا بۆ کەسانی خاوەن پێداویستی یعنی ئەبینی ساڵانە وڵاتانی ئەفریقیا کە ئاستی دارایی و ئاستی بژێوی ژیانیان لە ئاستێکی نزمایە دەبینیت زۆربیان لەلایەن خەڵکانی خێرخواز یعنی یارمەتی و هاوکاری ئەدرێت ئەمەش خۆی لە خۆیدا مەرز نییە ئیلا ئاین بەڵام وەکو باسم کرد ئێوە پرسیارەکەتان لەسەر ئەوە بوو کە ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند هانمانەدا بێگومان هاندێکی یەکجار گرنگە لەسەر مەسەلەی بەخشی لەسەر مەسەلەی بەهێزبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەمەش هەر شتێک بێگومانە هاندانێکی هەبوو لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئەوە خێر و پاداشتێکی یەکجار زۆری هەیە لە قیامەتدا و لە دنیاشدا ئینسانەکە پاداشتی خۆی وەرەگرێتەوە وەکو لایەنە
مثلەن دەستخۆشەکەی تۆ مناڵێکت کاتێکە گڵاسی ئاوت بنێ کە دەستخۆشی لەکەی ئەوە بۆی کەوا ئەو کەسە بەردەوام بێ لەسەر کاری باشە یاخود لە ماڵێ یەکێ لە ڕۆڵەکان یەکێ لە منداڵەکانت کارێکی باش ئەکا کە دەستخۆشی لەکەی ئەو بەهۆی هۆکارە بۆ بەردەوام بوونی ئەو کەسانە. زۆر باش مامۆستا وشیار لە ئێستادا دەبینین زۆرێک لەو هاوڵاتیانی لە شاری هەولێر لێیان قەوما و تووشی و ڕووداوە بوون تا چەند گرنگە موسڵمانان ئەوە بێنە پێشایی خۆیان یاخود لە دەرونی خۆیان ئەوە دروست بێت کە پێدەچێت خی گەورە بە هەمان شێ ئەوان ڕۆژێ لە ڕۆژان ئەم کارەساتە بەسەر ئەوان دیشتابێنێت بۆیە گرنگە لەم سەروبەندەدا هاوکاری و کۆمەکی و کەسانە بکەن کە لێ قەوماون و پێویستیان بە هاوکاری و بەخشین هەیە. بەڵێ بێگومان ئەگەر ئاورێک لە مێژوو بدەینەوە مێژووی تقریبان 20 ساڵێک بەر لە ئێستامان با بڵێن 20 ساڵدا تا ینی باڵین لە ڕاپەڕینەوە دەبینین ینی ئێمە هەمومان بە خۆناغێکدا ینی ئەگەر ئێمەش بە بیرمان نەبێ بەڵام باو باپیرانمان زۆر باسییان کردووە کاتێکە تووشی لێ قەوما و دەردەسەری و ماڵوێرانی بووین کاتێک کەسێک دەستێکی یارمەتی بۆ درێژ ئەکردین چەندە دڵمان پێخۆش بوو چەندە ینی ئەبۆ هۆکاری پڕبوونەوەی کەلێنێکی گرنگ لە ژیانماندا ئەبۆ هۆکاری بەردەوامبوونی ژیانمان لە مەترسی لە ناوچوون ڕزگاری ئەکردی و ئێستاکەش بەداخەوە بۆ ئەو کارەساتە سروشتەی کە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری هەولێردا ڕوویدا و شەڵا خی گەورە لە مردوەکان خۆش بێت و لە سەبووری بە کەسوکاریان ئەدات و قەرەبووی کەسانی زیان لێکەوتوانیش بکرێتەوە لەلایەن کەسانی لەلایەن دەستدام و دەستگاکانی کە پەیوەستن بەو بابەتەوە و ئێستاکەش موسڵمان دەبیت ینی بە ڕێگەی جێگەی دەستخۆشیەکە چەندین دام و دەستگای خێرخوازی و هەستاون بە کارێکی پیرۆست بە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری و یارمەتی بۆ ئەو خەڵکانی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کە لیان قەوما لە شەوێکی درەنگانە لافا و هەڵسا ئیتر ماڵ و حاڵیان خۆیان هەندێکیان خۆیان لە ناوچوون هەندێکیان ماڵ و حاڵێکی زۆریان لە ناوچوو زەرێکی مادی یەکجار زۆر کران قەرەبوو بکرێنەوە کە ئەمەش بێگومان ئێمە لە کۆمەڵگەیەکی موسڵمانشین داین بەخشی ئەو کەسانە واز بە لەسەر تاک بە تاکی ئەو کەسانێکەوە هەبوونن ینی ئەو کەسانێکەوە خوا پێدراون خی گەورە شتێکی پێبەخشیون کە ئێستاکە دەستی خۆلی هەڵماڵن هەوڵ بدەن ئەو خەڵکە لەو مەینەتی ڕزگارکەن دەبینی لە ماوەیەکی کورتە لە پڕێکە ماڵ و حاڵی بە تاوەتی لە ناو سوی وێران بوو کە هات ینی هاتە سەر ماڵێکی ساد و سڕ و بێ هیچ شتێک لە ناو ماڵە هەبێ کە داواکەم لە خەڵکی کوردستان دەستی یارمەتی درێژ بکەن بۆ ئەو خەڵکانەکەوە لیان قەوماوە دیگ ئەو یارمەتی و کۆمەکیانە بگەێنە شوێن و ئەو شوێنێکەوە پێویستی بە هاوکاریە چکە لە بیرمان نەچێت دوجار ئەمە سەرڕای ئەوەی کەوا کارێکی ئەخلاقی و مرۆڤ دۆستیە لەگەڵ ئەوەشدا ینی پاداشتێکی یەکجار گەورەشمان هەیە لە لای ڕەب العالەمین کە لە ڕۆژی قیامەتدا وەرێگرینەوە چکە ماڵ بەخشین وەک حەدیسەکە باسێکە بە بەخشین کەم ناکە یعنی ڕاستە بە عەدەد کەمەکە بەڵام بە معنەوی و بە بەرەکەت هەتا دێ زیاتر ئەکا و بەڵگەش زۆرە بۆ ئەو شتانێکە ینی هاتووتە جێگات چەندی خەڵکە بۆ هەر ماڵی بەخشیەوە بەڵام لە بڕی ئەوە هەر بەردەوام ماڵ و سەرۆت و سامانی لە زیادبووندا بووە ینی بە خۆشحاڵیەوە ئەو کەسە بەردەوام حەزی لە بەخشینی ماڵ بۆ لەگەڵ ئەوەشدا بەردەوام سەرۆت سامانەکەی هەر لە زیادبووندا بووە ئەمەش بەڵگەی ڕاستێتی ئەو حەدیسەی پیامبەر سەڵەمە کە باسی بەخشینی ماڵەکەواتە مامۆستا وشیار وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی بچینەوە سەر مرۆڤی بەخشەر شیکردنەوەیەک بۆ مرۆڤی بەخشەر بکەین پێش ئەوەی ببەخشێت باسمان لە پاڵنەرەکان کرد ئاین هۆکارێکی گرنگە من ئەی بەخشم لە پێناو خی گەورە بۆ خۆمیە بەخشم پاداش وەربگرمەوە با بچینەوە سەر ئەو پاڵنەرانی یا خودت لێرەوە ڕەنگە کەسێک گوێ لە بەڕێزت بێ یان بابزانین چیتر ئەبێ پاڵمان پێوە بنێت هۆکارەکان چین بۆ بەخشین یان لە ڕووی کۆمەڵایەتیەوە چی بکرێت بۆی ڕێژەیەکی زۆر خەڵک ببەخشێت نەترسێت لەوەی ماڵەکەی کەمەکە نەترسێت لەوەی پارە خۆشەویستە و نابێت بیبەخشێ بۆچیە بێ پارەی مفت بداتە خەڵکی
پێی وایە ئەم هیلاک بۆ ئەم هەیەی و ئازایی خۆیەتی و نابێ بیداتە کەسانی تر شیکردنەوەیەک بۆ دەرونی کەسانی بەخشەر لە کاتی بەخشین و پێش بەخشینیش. بەڵێ هیچ گومانی تیان نییە کە وتمان پاڵنەرەکانی بەخشین کۆمەڵی پاڵنەرن، یەکێ لەوانە ئاینە، یەکێ لەوانە دەرون و یەکێ لەوانە کارێکی ئەخلاقی، یعنی ئینسانیانی تۆ پێوەرێک کە تۆ مرتاح هەبی کە هاوسەیەکەت جلوبەرگی زستانی نەبێ لەبەری کە بەڵام تۆش لە ژیانێکی خۆشا ڕەفاهێت بژەی، یعنی بێگومان ئەوە یعنی هیچ مرۆڤێکی دەروون ساغ ئەوە یعنی قبوڵ ناکە. و پاشان دەبینی منداڵەکەی لە برسا لەوانەیە توانای کڕینی شیری نەبێ بۆ منداڵەکەی، یا توانای دابینکردنی جلوبەرگی نەبێ بۆ منداڵەکەی لە کاتێکە هاوسەیەکە یا خەڵکی گەڕەکەکە یا خەڵکی شارەکەی لە خۆشترین ژیان و لە خۆشترین ڕەفاهێت تا بژێن. ئەمە کارێکی یعنی بەڕاستی ئینسانی ئەخلاقی لەو پەڕی شکۆیی ئەو مرۆڤەیە. لەگومان پێش ئەوەی مرۆڤەکە ببەخشێ کاتێک کە دەبینێ کەسێک خاوەنی سەرۆت و سامانێکە ئەو هەموو سەرۆت و سامانە لە دەوری کۆبۆتەوە ئەو کە نابەخشێ ئەگەر دەروون ساغ بێ، ئەگەر ئینسانێکی دەروون دروست بێ بێگومان حەز بە شەرمەزاریەکەکە بەرامبەر خودی نەفسی خۆی، جگەلەوەی کە شەرمەزاریەک بەرامبەر خەڵک و خوداش. لە کاتێک کە ئەش بەخشێ ئەبینێتە ئەو فەراغەت دەرونی کە چۆن بۆ پڕە بێتەوە کە خۆشی تەسەوڕ ناکە بەو شێوازە کە پێش بەخشینەکە ئەو فەراغەت دەرونی نەبوو، بەڵام دوگا ئەوەی کە بەخشی ئەو فەراغەت دەرونی تەواو پڕە بێتەوە، تەواو دڵی ئارام بێتەوە، تەواو هەست بە ئاسوودەیەکی یەکجار زۆرەکە کە پێش ئەو کاتی بیبەخشێ ئەو هەستەی نەبوو حقیقەت. یعنی ئەمەش بەڕاستی هاندانە بۆ کەسانی کە خوا پێدراون کە یعنی ببەخشن، یعنی ئەو سەرۆت و سامانە هەتا یعنی باوەڕ ناکەم هیچ کەسێک سەرۆت و سامانی ببێتە ناو قەبرەوە بۆ هەتا هەر لەگەڵ یا بوو بێت. ئەو سەرۆت و سامانەی کەوا خەڵک کۆی ئەکاتەوە و خەڵکانی خاوەن سەرمایەکی زۆر هەر لە سەرێکی کۆکەنەوە بەبێ ئەوی دینارێکی لێ ببەخشن، ڕۆژێکە بێ هەر ئەو سەرۆت و سامانە بەجێ لێڵێ. تۆ یعنی بەڕاستی خەڵکێکی هاونیشتیمانی وڵاتەکەت، هاودینت، هاوزمانت لە وڵاتەکەت تووشی کارەساتێک ببێ، یعنی تۆ خاوەنی دەیان ملیۆن دۆلار بی، چ ئیسفادەیەک هەیە بۆ ئەگەر تۆ سوودت بۆ خەڵکی نەبێ. چۆن پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ باشترینتان ئەو کەسێکەوە سوودی ئێمە ئەگەر کەسی خاوەن سەرمایەکی زۆر بین و سوودمان بۆ دەوروبەرمان نەبێ، یعنی ئەو پارەیە بەس تەنیا ژمارەیە و هیچی تر نییە، هیچ سوودێکی نییە، بەڵکو تەنانەت کەسێکیش لەوانەیە دوعایەکی خێرت بۆ نەکا، یاخۆ لەوانەیە خەڵک دوعای ئەوە لێ بکا کە خۆ ئەوەش لێ بسێنەوەی داتە کەسێکی خاوەن دڵ صاف و دڵپاک کە ببەخش. سەرۆت و سامان بە تەنیا لە لای کەسانی هەتە دوای چەند ساڵێک کە دوای چەند مانگێک کە لەوانەیە ئەو پارە و پولەی نەمێنێت، کە زۆر بەمان بینەوە لە مێژووە کە قاڕون چەندە دەوڵەمەند و سەرۆت و سامانی هەیە، بەڵام لە کاتێکا لە پڕێکە هەموو خوای گەورە لێی سەندەوە، لە کاتێکا ئەبینی خەڵکانێکە بۆ خاوەن سەرۆت و سامان بوونە بەڵام دەست و دڵ کراوە بوونە، خاوەن بەخشەر بوونە، بەخشیویانە، بەڵام خوای گەورە زیاتری پێبەخشیون و زیاتر دڵ و دەرونیان ئارام بۆتەوە کە لە دوای مردنیشیان خەڵک ئەسەفیان بۆ ئەخوا، خەڵک زیاتر دوعای خێریان بۆ کات، خەڵک ئەڵێ خۆزگە ئەو کەسانە هەر لە کۆمەلگای بمانایە، نەک ئەو کەسانێکەوە بەڕاستی وەکو ڤایرۆس لە کۆمەلگایە تەنیا هەموو غەمیان کۆکردنەوەی سەرۆت و سامان و پارێ و ماڵی دنیاە، بەبێ ئەوەی جێ بدەن ئەوەی کە ئایا هاونیشتیمانیەکیان هاودینێکیان یا هاوزمانێکیان یا هاوشارێکیان هاوگەڕەکێکیان پێویستی بە بڕێک لە پارەیە، لەوانەیە بۆ ئەو هیچ نەکا بۆ کەسە دەوڵەمەندەکە، شتێکی وەها نەبێت کەلێنێکی زۆر یعنی شتێکی زۆر کەم بێ بەخشێ، بەڵام بۆ کەسی وەرگیر یەکجار لەوانەیە کە لەو مەینەتی و لەو دەردەسەریە ڕزگاری بکاتەوە تێکەوتەوە، یاخود بەشێک لە مەینەتەکەی کەم کاتەوە، یاخود بتوانێت چارەسەری نەخۆشیێکی پێ بکات، یاخود سەر و سامانەکەی پێ بڕکاتەوە. بەڵێ ویستم ئاماژە بەوە بکەم زۆرێک لە پسپۆرانی دەرونی و توێژەرانی کۆمەڵایەتی کاتێک کە نەخۆشێک دەچێتە لایەن، کاتێک نەخۆشێکی دەرونی هەیە، هاوشانی ئەوەی کە پێی دەڵێت ئەم کۆمەڵە ڕێنمایانە ئەنجامدا، بەشێکیان پێیان دەڵێن کە ببەخشن، واتە ئایا کاری بەخشین دەبێتە مای ئاسایشی دەرونی و نەهێشتنی کۆمەڵێک نەخۆشی خەمۆکی و گۆشەگیر و کۆمەڵێک لەو نەخۆشە دەرونیانەی کە لە ئێستادا باوە، ئایا کاری بەخشینیش هاوشانی ئەو ڕێنمایانە دەبێتە مای ئەوەی کە ئاسایشی دەرونی بەرقرار بێت بۆ ئەو کەسە؟ نەک تەنیا
بەڵێ پرسیارەکە زۆر جوان بەدەست خۆش بێ نەک تەنیا ئەبێتە هۆکاری کە یعنی ئەبێتە هۆکاری ئارامبوونەوەی دڵ و دەروون بەڵکو لەوانەیە ببێتە سەبەبێک لە سەبەکانی لابردن و نەهێشتنی ئەو هەموو گرێ و زەخت و فشار لەناو کۆمەڵگەدا زۆر بمان بەدەستەوە بەداخەوە دەناڵێنی کە خۆش هۆکارەکەی ئەوەیە کە مرۆڤ بە تەواوەتی بە شێوەیەکی گشتی بۆتە مرۆڤێکی مادی دوورکەوتۆتۆ لەلایەنە ڕۆحی و دەروونیەکە کە کاتێک کە مرۆڤێک ئەبەخشێت یعنی ئەو فەراغە دەرونیە کە پڕ ئەبێتەوە ئەبێتە یعنی لەوانەیە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو ئینسانە سیستەمی بەرگری جەستەی زیادکە یعنی سیستەمی بەرگری جەستەی زیاد کە پێت یعنی پێت شتێکی ئەوە نەبێت کە بۆ لەبەرەوەی هەر کاتێک مرۆڤ لەو زەخت و شارە دەرونیانی دەوروبەری یا کۆمەڵگا خێزان دەوروبەری کە دروست بووە بۆی لە پڕێکە ئەبەخشێ ئەبێتە هۆکاری ئارام بوونەوە کاتێک کە ئارامە بێتەوە لە مقابل ئەو ئارام بوونەوەیە زیاتر ئەبێتە کەمبوونەوەی فشارەکانی چکە ئێمە هەمومان زانی کاتێک کە هەر شتێک یعنی دەبدەبەیەکی منداڵان کاتێک دێ کە زۆر زەختت لێ کرد ئەو فشارە دەرونی و کۆمەڵایەتیانی کە مرۆڤ لە ناو و دەرونیا هەر هێشتێتەوە زەختی دەکرد ئەو لە پڕێکە ئینفیجارەکە و ئەتاقەیە بەڵام کاتێک کە دەرچەیەک هەبێ نەفەت تەنەفوسێک هەبێ بۆ بەتاڵەوەی ئەو زەختە ئەبێتە هۆکاری کە ئەو ئینسانە گاتە بارودەری دەرونیەکی ئارام و ڕاستەڕێ و ئاسوودەییەکی یەکجار زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا هوشیار سالار توێژەری کۆمەڵایەتی لە سۆرانەوە لەگەڵمان بوو سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت وڵای زان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دواتە دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاوتان لێ ئایزان وەک هاوکارم لە سەرەتای بەرنامەکەەوە ئاماژەی پێکرد دەستگای خێرخوازی بەخشین سەر بە کۆمەڵی دادگەری لە کوردستان کەمپینێکی هاوکاری و بەخشینی ڕاگەیاندووە بۆ زیان لێکەوتوان وەروە قوربانیانی لافاوەکەی شاری هەولێر لە شار و شارۆچکەکانی کوردستان لە نووسنگەکانی بەخشین هاوکاری مادی کۆ دەکرێتەوە بۆی هاوکاریە قەرەبوویەکی مادی بێت بۆ زیان لێکەوتوانی لافاوە و ڕووداوە سروشتیە هاوکارانمان لە شار و شارۆچکەکان لە بەردەم نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشین زانیاریمان بۆ دەگوازنەوە لەسەر دووهەم ڕۆژی بەڕێوەچوونی کەمپینەکە سەرتاش دەچینە شاری سلێمانی لەوێ هاوکارمان ڕامیار عوسمانی لێ ڕامیار سڵاوت لێبێ ئەگەر زانیاریمان بۆ بگوازیتەوە کەمپینەکە لە دووهەم ڕۆژیدا
چۆن دەگوزارێ بەدەمەوە هاتنی هاوڵاتیان بۆ هاوکاریکردنی زیان لێکۆتوان و وەروەها ئەم پرۆسی بەخشین و کەمپینە گەرم و گوڕیەکانی چۆنن و گە زانیاری نوێت هەبێ بۆمان بگوازیتەوە. بەڵێ سڵاوی خواتان لێبێ بەیانیتان باشوان دیارەوەگو خۆ دامەژەت پێکرد ئەمڕۆ دووەم ڕۆژی کەمپینەکەی دەستگای خێرخوازی بەخشینە بۆ کۆکردنەوەی هاوکاری مادی بۆ زیان لەکەوتوانی لافاوەکەی هەولێر دیارە ئەم ڕۆژ کە ڕۆژی دووەمە ڕۆژانە لێرە دەستگای خێرخوازی بەخشین لە دەستگاکە ئەو هاوکاریە مادیانە لە هاوڵاتیان وەرەگرن کە ینی هاوکاریەکانیان دێنن دیارە گەرموگوڕی هاوڵاتیان لە دوای کاتژمێرەکانی 11 دەست پێ دەکات بۆ دوانی ڕۆم ینی ڕۆژانە لێرە خەڵکێکی زۆر بە تایبەتی لە مامۆستانی ئاینی و هەروەها چین و توێژەکانی دیکە دێن سەردانی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن و ئەو بڕاوکاریانەی کە هەیەە دەیگەیانن بە دەستگای خێرخوازی بەخشین بۆ زیان لەکەوتوانی لافاوەکەی هەولێر ینی دیارە هاوکاریەکی تاوە پێستا باش کۆکراوەتەوە بەدەم هاتنی خەڵک باشە دەمەوێت کاکشێ فەخرەدین وەربن وەکو بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین لەسەرەوەی بزانین لە یەکە دەستی پێ کردووە هاوکاریەکان چۆن بوون کاکشێخ ئەگەر بیتە ئێرە سپاس دەکەم دوێنێ دەستان کرد بە ئەنجامدانی کەمپینەکە لە شار و شارۆچکان هاوکاریەکان چۆن بوون ینی جێگەی دڵخۆشیە کە هاوکاری هاتووە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ خوا خۆی گەورە پاداشتی خێرخوازان باتەوە ینی حاڵەتی زۆر جوان و نادرمان بینیوە لە نووسینگەکانمان لە شار و شارۆچکەکانە لە هەولێر لێرە لە هەڵەبجە لە ڕانیە لە شوێنەکانی تر سوپاس بخوا خەڵکی پێشوازێکی باشیان هەیە یعنی حاڵەتی وامان بینیوە ینی کەسێک بووە پارێکی کەمی هێناوە بەس بە ڕۆحێتێکی گەورەوە هێناوێت ینی ئەڵێ بەخشین گیرفانی پڕی ناوێ ینی دڵێکی گەورەیەوێ گیرفانی گەوری ناوێت دڵێکی گەورەیەوێ ئەوە سوپاس بخوا هاوکارێکی باش هاتووە تا ئێستا لە چاو ئەوەی کە باڵین دوێنێ یەکەم ڕۆژی کەمپینەکەمان بوو داهاتێکی باش کۆبووەتەوە کە ئێمە دوجار لە ئایندا ڕاگەین چەنەیە و هەر لێر لەم هەفتا کەمپینەکەمان تهدیدی ئەو سەریمان نەکردووە زەمانەکەی کەیە بەڵام پشت بەخوا ینی ڕۆژ دوای کات کەمپینەکە گەرمترە بێ و خەڵکی پێشوازیان زۆرترە یەک کێشە هەیە لە کەمپینەکەی ئێمەیە کە بەداخەوە ئەرقەڵی هاوڵاتیان تا ئەندازەیە دروست کردووە لە شوێنە دوورەکانەوە کە ناتوانن مەگەر ینی هاوکارێکی باشی پێبێت بگاتە دەستمانیانی ئێمە محاولێ ئەومان کرد کە لە هەندێک شوێن لە ناوبازار و شوێنە گشتیەکانە دابنرێ بەڵام بەداخەوە جیهاتی معنی ڕێیان بوو حاڵەتە نەدا کە ئەوەش تەسیرێکی خۆی هەیە بۆیە سوپاس بۆخوا کەمپینەکە لە چاو ئەوەی کە ئێمە کەمپینەکەمان تایبەتە بە وەرگرتنی پارە بۆ زیان لێکەوتوان پێشوازی خەڵک بۆ کەمپینەکەمان زۆر باش خۆ پەدەستینکانی ئەوروپا و هەندەرانەوە چۆنە ئەوان خەڵک مەسەن لە ئەوروپا چۆن نەتوانێت هاوکاری کەمپینەکە بکەن ئێمە ژمارەی حسابیمان داناوە لە ڕاگەیانەکانەوە لە سوشال میدیایە لە نووسینگەکانمان لە ئەوروپا بڵاومان کردوێتەوە و لەوێ لە ڕێگەی بەرپرسەکانی خۆمانەوە بەرپرسی نووسینگەکانمانەوە مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەریەوە و لە ڕێگەی ئەو مامۆستا بەڕێزانەی کە ئیمام و خەتیبن لە مزگەوتەکان و کەساتیەکان کە لەوێن کەمپینی ئەوێشمان سوپاس بۆخوا گەرم و گوڕە دەستخۆش بە سپاس مامۆستا وشیار جەنابێ وەکو زانایەکی ئاینی ینی ئەکو بانخوازێک دەمەوێت گەربیتە ئێرە سپاس دەکەم پێم بڵێ ئەم جۆرە کەمپینانە خەڵک ینی بەشداری تیا بکەن تا چەند گرینگە خێرخوازان ئەوانەی کە توانای ئەویان هەیە هاوکاریەک بگەێنن پێیامت چییە بۆیان وەکو مامۆستایەکە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين سەرەتا دەستی ماندووبوونی ئێوە ماچ دەکەم بەرنامەی بەخشین بەڕاستی برینەکان زۆر بە جوانی ساڕێژەکە الحەمدولله کۆمەڵی ماڵی هەژار کۆمەڵی ماڵی لێ قۆما و کۆمەڵی مناڵی بێسەرپەرشتیار کۆمەڵی خەڵکی کەم ئەندام الحەمدولله لەم شاشەی تەلەڤیزیۆنی ئێوە لە دەستگای بەخشینەوە توانێنێ ئیسفادە بکەن و چارەسەری کێشەکانتان بکەن خوا گەورە بە چاکترین پاداشتانەوە یەکی ئێوە دووهی ئەو خەڵکە بەڕێزەی کە بەدەنگ ئێوە دێ بەڕاستی چون ئەوان لە ئێوە گرنگترن ئەگەر ئەوان نەبن بەڕاستی ئێوە لەوانەیە دەورەکەتان کەمتر بێتەوە ئێوە بوون بە دەلالیتی خێر من دل على خير كفاعله
عملي انجا خوي جورا القرآن بدفن وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان إما رازين بقدر إخوة وأبراني هولير كبراي من شاي من خوشويستي من شعري قلامنا شالي سلطان مزفري بريز شالي هوراكو بزين براسي كأم قدران يقما إما بربدل ناراحتين أو آزارين بآزاري خومان زي شاري سليماني خو مشهورة بشاري هاوكاري وبرايتي وخوشويستي ومحبت زور بضروري زعم زور بأركزم چون كاتي خوي هوليري كان كهلبجلي قما زور يارمتيان داين سجد بي إما أو قرزاري أواني دبي إن شاء الله هول بين خلقي سليماني وكو لا زور بيشتا كان رابر بن لما شهر رابر بن دسيكي يارمتي باشيان بو دريج كان بوي أو برينانا كدروز بن سارجي كين بإذن إخوة أو خساراني كوتو الليان إن شاء الله هول بين خسارة كان كم كينو وبرينا كان يصدل يعني إن شاء الله لا برين بحول قوتي خو وداولا برورغاري مهربان كان شي كوفاتيان كخبر شهيديان قبول كو جيغا وآرام كان باخي بلا باخ كان بهش إن شاء الله وجاري كتير بحول أخوتي خو أو ناراحتين نيتو بصر شاري قلام مناره دا وبصر همو كردستاني شيرين دا وإن شاء الله إمام وفرمودي بيغمر ارحموا في الأرض يرحمكم من في السماء إما أجلس أرزا يارمتيك من ضلنيابا بسراني خوشي بينراني خوشي كخواج يارمتي معنا دا وخلقي إما براسي بخشن ده يعني بقالتي بيناكري لما سري بخشين دا من زور جان الشاشة تلفزيون جوانا كاني إيو يالا دزقار رانجانا كان راديو كان وتوما إما قرزاري أو خلقين الجزائي أو خلق بإمنا المقر خوا جزائيان باتو تكون براسي مردن براسي أم شاشة تلفزيوني إيو أو دزقار رانجان راديو كان أم خاصة خانة كان قطاب خانة كان هموي خيرو من ده مزقوتا كان هموي خيرو من ده بابر خوا جزائيان باتو خوا بركة خاطر رزق وبركة خاطر عمريان أما نشاني خواناسين نشاني لخواتر سانة وكو إما إيمان ده أجريكي كشيء بهالناويكو خير دكا براي بإنسانية وبما في بروفو بهالناوي كي لدني إما دسيان ماج دكين وداوا كين شاشة تلفزيون الجواني أو كخلق همتك مردانة همتك خواناسانة وكو مهاجرون أنصار شون استقبالي مهاجرة كان يعني كبر دو باقي وباقي كي ددابة مهاجرة كان أنصار كان ومسحتها دو خزاني وي ورا خزاني كان البطلع قدم ماريكا جا أمبراني ما حمد وسنا بوخوا خسارة كم مادية زور بيزور أنا كوفات يعني إن شاء الله جيجان بهشت بي بحول قوتي خوا دوا كين خوا بيان كتب بهشتو أرام كام كاب باقي لباقي كان أنا شيء خسارة مادية إما وكو برايك مسلم كوشتي كمسلم بندوك خدمت كاري كي محرابي بيغمر دعوة كم لشاشة تلفزيون جوانا كيو همتك زور مردانة قولي مردانة دي هلكن بوي كبتوانين إن شاء الله وكو سليمانين لزور بيش كارا كان رابر ولا مش الرابري خير خوازي ويارمتي برايتي بيبو أو خوش كبرانا من كزرد يعني كوتو ما وصل لعيني إسلام شون بيناسي أم جورا لا يعني كوكناوي هاوكاري كلا أم جورا لا كوكناوي مادي كلا وبو لخومان برمنا لسردمي زوال لسردمي بيان صلى الله عليه وسلم أم جورا لا هاوكاري كنانا شي بيدا وترا شون جاي بوتو لعيني يعني بيغمر صلى الله عليه وسلم واجيا برابر رزقا بيسراني خوش بيناري خوش صحابة ولا غزادة بريناري كي سخت بود داوای قومی آیکرو قوم آو کام بو بردوه او تویتی لو بريناري لو لا ترموه بيبن بو چوار کس بردویت سر چوارم چو سری جانی در چواتو تو سر سیم جانی در چواتو سر دوم دوان جانی چواتو سر یکم چوارین جانی در لو قوم آوان نخستو یمن نخوشی و نهامتی برام مسلمان کام خوش کنم به خمانی زای هر مسلمان لم سر ارزان هر شيء ناراحت بي به خمانی زای سليمانيو لا کمپینەکەی دەستگای بەخشین لە سلێمانی لەگەڵمان نبوو دەچینە پارێزگای هەولێر پامنێرمان ئیدریس محەممەد وەردەگرین ئیدریس لای خوا لێبێت و لەوێ کەمپینەکە چۆن بەڕێوە دەچێت ئاسڵاوتان لێبێتم کاتتان باش کاک دانیال بەڵێ لە درێژەی کەمپینەکەی دەستگای خێرخوازی بەخشین بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری هەولێر تاوەکو ئێستا بەردەوامە لە چەند ڕۆژی ڕابردووە لە ئێستاشی لەگەڵ دابێت هاوڵاتیان پۆل دێن بۆ هێنانی هاوکاریەکانیان بۆ دەستگای خێرخوازی بەخشین من دەمەوێت بەشێک لەو هاوڵاتیانە بدوێنم کەەوە هاتوون بۆی یارمەتی ئەو کەسانە بدەن کەەوە هاوکاریان پێشکەش بەو هاوڵاتیان لە قۆماوانەیەکەوە بەر لافاوەکەی شاری هەولێر کەوتووە قسە بکەم قوربان سڵاو لێبێ گەربێتە ئێرە پێم بڵێ گرنگی هاوکاریکردنی کەسی لە قەوما و چییە و چ شتێک پاڵی بە ئێوە ناوە بێن هاوکاری و کەسانە بکەن بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە میهرەبان سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ کەناڵەکەتان هیوادارم بەردەوام بەڕاستی شتێکی زۆر پیرۆزە لە لای من هەرچەندە بە خۆم کەسێکی برین دەوڵەمەند نیمە پارەدار نیمە بەس ئەمن یەک بە خۆم برین بە خۆم کرێتیمە بەس کە معیشەتی وان دەبینمەوە هایلاتە ناتام لە ماری دانیشمەوە هەرچەندە توانایەکی ئەوهاشم نییە بەس بە جێرەی توانای خۆم یعنی
توانیتم یارمەتیوانە بدەم. تاسەن گرینگە هاوڵاتیانی تر چاو لە تۆ بکەن کە تۆ هەم کرێتی و هەمیش ڕەنگە تۆ پێویستت بە پێداویستی تر هەبێت بەڵام ئاورد لە کەسانی دیکە داواکەوا لێ قەوماون چ شتێک پاڵی بە تۆ ناتاوەکو و کارانە بەخوای ئەم بەخۆم کەسەکەم یعنی توانای ئەوم نییە هیوادارم ئەو کەسانی کە توانایە هەیە هاوکاری ئەو بە ڕێزانە بکەن چکار لێ قەوماوی هەتا لێت نەقەومی بە خۆت نازانی وەزعەکەت لە چدایە ئەم بەخۆم زۆر جاروم لێ هاتیە بەس ئەلحەمدوللا پشتیوان بەخوای گەورە یعنی سەبرم گرتیا ئینشاڵڵا ئەوانی سەبر بگرن ئەوانی کە برین تواناشیان هەیە هیوادارم بێن چاو لە من لەوانی تکە بکەن بە جێرەی توانای خۆیان هاوکاری بکەن لەکن خوای گەورە شتانە بزر ناوی ئینشاڵڵا. باشە چیت هەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین کەەوە هەڵساوە بە کۆکردنەوەی کەمپین بۆ ئەو هاوکاری ئەو خەڵکە لێ قەوماوە دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی کارەکی پیرۆزە هەم ئاینیە هەم وەچیوەی برێ یارمەتی خەڵک دەدا کارەکی زۆر پیرۆزەم دەستخۆشیان لێ دەکەم لە پەیجەکان لە هەموو شوێنێک کە هەن ئەم پشتگیریان دەکەم هیوادارم خەڵکی کوردستانیش بەعام پشتگیریان بکەن. زۆر سپاس دەکەم دووبارە خوای گەورە دزای خێرتان بداتەوە. بەڵێ کاک دانیال تاوەکو ئێستا هاوکاریەکان لەلایەن هاوڵاتیانەوە پۆل دێنرێت و هاوکاریەکانیش دەخرێتە سندوقی دەستگای خێرخوازی بەخشینەوە. من دەمهەوێت مامۆسای تر یاخود کەسی ترکەوە لێرەن و هاوکاریان هێناوە من دەمێت گفتوگوی زیاتریان لەگەڵ بکەم. مامۆستا نەوزات سڵاو لێبێ ئەگەر کاتتە بێت من دەمەوێت چەند قسەیەک بکەین گرنگی هاوکاریکردنی خەڵک لە چیدایە و تا چەند گرنگە ئێمە هاوکاری خەڵکی لێ قەوما بکەین. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان طبعاً سەرەتا دەستخۆشی لە ئەم پرۆژێ جوانە دەکەین ئەم کەمپینە جوانەی کە دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری کەناڵی ئەسمانی پێیام جێگای دەستخۆشیە کە ئەمڕۆ براخوشکانی ئێمە لە بەشێک لە گەڕەکەکانی شاری هەولێر تووشی کارەسات بوون بە ملافاوە خەڵکێکی لێ قەوماون خەڵکێکی بێدەرەتانن بەڕاستی ئێستا هیچیان نماوە جێگای خۆی تێمەوەکو ئەرکێکی ئیمانی وەکو ئەرکێکی برایەتی مسلمانەتی و هاو نیشتیمانیش بتوانین بەهانەیان بچین و هاوکاری خەڵکی لێ قەوما و فەقیر بکەین. بەڕاستی من لێرەوە پەیامم دەگەێنم بۆ سەرجەم ئەو کەسانی کە خوا پێداون ئەو کەسانی کە خوای گەورە سامانی پێبەخشیون ئەمڕۆ ڕۆژی هاوکاریکردنە ئەمڕۆ ڕۆژی بەسەرکردنەوەی ئەو خەڵکی لێ قەوماوەیە سوکە بەڕاستی ئەمانە پێویستیان بە هەموو شتێکە یعنی تو ئێستا هەرێکێک لێمە بین تە پێشچاوی خۆی کە ئێمە لە شوێنی ئەوان بین بەڕاستی ئێسانێکە پێویستمان بە هەموو هاوکاریەکە بوو هەموو شتێک کە قابل ئەوە بێت نێمە بەهانیان بچین بە هەر شێوازێک لە شێوازەکان بتوانین بەڕاستی بەسەریان بکەینەوە. باشترین شتیش بەڕاستی ئەمڕۆ هاوکاری مادیە کە بتوانن پێداویستەکانی ناوماڵیان بۆ دابین بکرێتن و خەڵکیش بە جۆشی خۆشەوە من داوا لە خەڵکەکەم بە جۆشی خۆشەوە بین سەرجەم خەڵکی خوا پێدا و لە چینی مامۆستایان لە چینی کاسبکاران لە چینی خوا پێداوان ئەوانەی کە بازرگانن جێگای خۆیەتی ئەمڕۆکە بێن هاوکاری ئەو براخوشکانی ئێمە بکەن لەم نەهامەتی ڕزگاریان بکەن. زۆر سپاس دەکەم کاک دانیال بڵێ من دەمەوێت سەبارەت بە کەمپینەکەی شاری هەولێر بارودۆخی ناو شاری هەولێر و کەمپینەکە چۆن بەڕێوە دەچێت هەر بە کورتی بەرپرسی نووسنگی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین وەربگرم کاک مەسحەب سڵاو لێبێت لە ماوەی ئەم ڕۆژانەی ڕابردوو کەمپینەکە چۆن بەڕێوە دەچێت بەدەمەوە هاتنی هاوڵاتیان بۆ کەمپینەکە بۆ هاوکاریکردنی خەڵکی لە قەوما و چۆنە. بەڵێ بەنای خۆی گەورە میهرەبان دیارە کەمپینەکەی ئێمە کاسەتان سەری لە تەواوی کوردستان سوپاس بۆ خۆی پەروەردگار ئێمە لە شاری هەولێر وەکو نووسینگەی هەولێر کە وەکو ئەو ستافێک کە لێرکوانە سەرپەرشتی دەکەین سوپاس بۆ خۆی گەورە ئێمە مادوو نابین لەم کارەکە ئێمە 12 ساڵەوە کار و پیشەی ئێمەیە بەڕاستی ئێمە لە بەیانیان تاک و درنگانی شەو لە پێشوازی خەڵکی هەژار لە خەڵکی خواپێداودان کە بەڕاستی کۆمەک و یارمەتیەکانیان دەگەێنن بە دەستگای خێرخوازی بەخشین و نووسینگەی هەولێر بۆ ئێمە بەڕاستی لێرەوە سوپاسی ئەو خێرخوازانە دەکەن کە بەڕاستی لە 1000 دینار و تاکو ملیۆنێک زیاتریش کە خەڵک بەشداری کردی لێرکوانە بەڕاستی ئەمە دڵخۆشین بەوەی کە هەر کاتێک دەستگای خێرخوازی بەخشین هەر کەمپینێک کە ڕادەگەێنێ یاخود هەر پرۆژەی بەرنامەیەک کە ڕادەگەێنێ سوپاس بۆ خۆی پەروەردگار تاکو ئێستا ئێمە سەرکەوتوانە لێ دەرچوون و ئومێد دەکەن ئینشاڵڵا خێرخوازانیش زیاتر بە پیل ئەو کەمپینەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بێن بۆی بتوانین ئینشاڵڵا لەم چەند ڕۆژەی داهاتوو ئەو کۆمەک و یارمەتیانە کۆ بکەینەوە بەسەرێندا دابەش بکەین. زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک دانیال تاوەکو ئێستا کەمپینەکەی دەستگای خێرخوازی بەخشین لە شاری هەولێر بەردەوامە هاوڵاتیان دەکرێت بڵێن زۆر بە گەرم و گوڕیەوە پۆل دێن هاوکاریەکانیان دابەخشنە دەستگای خێرخوازی بەخشین و دەیبەخشنە
سندوقی دەستگای خێرخوازی بەخشین تاوەکو هاوکاریەکانیان بگەێنن بە ئەو هاوڵاتیانیان کەوا لیان قەومە و لافاوەکەی چەند ڕۆژی ڕابردووی شاری هەولێر ماڵ و حاڵی بێماڵ و حاڵی کردوون. بەڵازان دووبارە سڵاوتان لێبێت بەڕاستی پێشوێ بچنە لای تەوەری دومی بەرنامەکەمان کە دەمانەوێت باس لەوە بکەین کە ئێمە ئێستاکە خێر و بەخششێک دەکەین خێر و خێراتێک دەکەین پاداشت و خێر و گەورەی لە ئاینی ئیسلام و لای خوای گەورە چیمان دەسکەوێت پێم خۆشە ڕووداوێکی مێژوویتان بۆ بگەڕمەوە لە 18 مانگی دەی ساڵی 1950 لە شاری سلێمانی بارانێکی زۆرە بارێت. ڕێژەی لافاوێکی زۆر لە ناو شار دروستە بێ و بە جۆرێک 74 خان و لە ناو شاری سلێمانی بە تەواوەتی وێرانە بن. زیاتر لە 150 خان و هەر دەکەونە ژێر ئاو. بە جۆرێک لافاوەکە ئەوەندە زۆرە بێ سەرای سلێمانی و قەیسەری نەقیبیە و کاتۆ بەشێکی زۆری بازار هەموو ئەکەوێتە ژێراوە. زیاتر لە 40 هاوڵاتی دەبنە قوربانی. ئەم ڕووداوە دەبێتە یەکێک لە ڕووداوە گەورەکانی ئەو کاتە تەنانەت ڕۆژنامەی ژین بە ژمارە 1366 بە گەورەترین ڕووداوی ساڵ و یان ئەو چەند ساڵی ڕابردووی ژیانی دادەنێ. جا ڕووداوێکی زۆر خۆش لەمەیە هەیە کە ئێستاکە بۆ مێژوو زۆر جوانە لەو کارە ساتبارەیە خەڵکی هەولێر لیژنەیەک دروستەکەن بۆەوەی کۆمەک و هاوکاری بنێرن بۆ سلێمانی. لە 12 ساڵی 1950 گۆڤاری هەتاو ئەم یادگاریە بۆ تۆمار کردوین کە ناوی تەواوی ئەو خەڵکەی هەولێر و دەوروبەری و وەروە دەوڵەمەنەکان و خانەدانەکان کەوا پاریان ناردۆ بۆ هاوکاری شاری سلێمانی بڕواتان هەبێ ناوەکان لە پاڵیشا ڕێژەی پارەکەیە لە 1 دینارەوە تێدایەتی تا 150 دینار کە زۆرترین ڕێژەیە. ئەم ڕۆژانەش بۆ ساڵانێکی تر و بۆ 50 ساڵ و بۆ 100 ساڵی داهاتوو دەبنە مێژوو ئەی خۆزگەم بەوانەیە توانن لە ناو پەڕەکانی مێژوو خۆتان بەسەروەر و بەسەربەرز بنووسنەوە و ئێستا بۆ خۆتان مێژوی خۆتان بنووسنەوە
بەدەر لەوەش بابزانی لە زاری زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانای ئاینی ئەگەر ئەمڕۆ ئێمە ببەخشین گەورەی بەخشین لە دیدگای ئیسلامی و لای خوای گەورە چۆن لێ دەڕوانێت چ پاداشتێکمانەیە مامۆستای خوا بەخێر بن. ئەگەر لەوە دەست پێ بکەم زۆر جار هەڵێ بۆ ببەخشین بۆ ئەم پارە خۆی خۆمانەمان و خۆشم پێویستمە ئاخر بەرژ ناکە کەمە دەیان و هەزار بیان و بۆ خۆماندنین و بۆی کەمتر ببەخشین یان نەبەخشین پاداشت و گەورەی بەخشین لای خوای گەورە چۆنی بۆمان باس کردووە چ پاداشتێکمان دەسەکەوێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. صلاة خوای گەورە میدەبان لە بەڕێستان و تەواوی بینەرانی بەڕێز و خۆشەویست بێت. بەتاکید ئەم تەوەرە و لەم کاتەدا کارێکی زۆر گەورە و گرنگ و پێویست بوو وەکو دەڵێ بۆ هەموو ڕووداوێک قسەی تایبەتی خۆی هەیە و هەر شتێکیش کە دێتە پێش ئەولەویەت بەو کارە دەدرێت کە بۆ ئەو کاتە زۆر پێویستە. لە ڕاستیدا ئێستا ئێمە دەبینین کە ئەم مەسلەی هاوکاری و کۆمەکی کۆکردنەوە بە ئەو خوشک و برابڕێزانمان کە تووشی کارەسات و تووشی ناڕەحەتێکی گەورە بوون بەڕاستێکێکە لە کارە زۆر گەورەکان قورئان بە ئەمر دەفەرمێت وتعاونوا على البر والتقوى خوای گەورە سبحانه وتعالى فەرمانمان پێ دەکا یارمەتی یەکتر بدەین لەسەر بر هەر شتێکە چاکە بێت لە ناو تعریف و پێناسەی بڕا جێی دەبێتەوە. بۆیە قورئان فەرمانمان پێ دەکا کە ئێمە لەم شتانەدا هاریکاری یەکتر بکەین و دەستبار بۆ یەکتر بگرین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەصفی ئەشعەریەکانی بەوە دەکرد کە هۆزێک بوون لە کە موسڵمان بوون لە ناو شاری مەدینەیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەیفەرموو بەڕاستی ئەشعەریەکان کاتێک کە تووشی یعنی گرانیەک بوونایە تووشی ناڕەحەتیەک بوونایە تووشی قەیرانێک بوونایە دەفەرمێت دەهاتن دەیانوت لە فڵانە شوێنە هەرچیمان هەیە کۆی دەکەینەوە دەفەرمێ وەکو دەڵێ سفرێک شتێکیان ڕادەخست ئەمجا هەر هەموو ئەو هۆز و تیرێ دەهاتن هەرچیەکیان هەبوایە لەوێ دایانەنا ئەینجا دوای ئەوە بە یەکسانی لە بینی خۆیانە هەموو یەک و یەکتر بەشیان نەکرد. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە تایبەت یعنی وەصفی ئەو حاڵەتەی ئەوانی کردووە کە یعنی صیفەتێکیان هەبووە کە ئەوە نەبووە ئەگەر براکەی خۆی بیبێت ئەو نەیبێت بەلایەوە ئاسایی بێت دەهاتن هەمویان کۆ دەکردە و بە یەکسانی بەسەر یەکتریدا دابەشیان دەکرد. ئەمە طبعا صیفەتێکی زۆر جوانە لە ناو هەر میلەتێک لە ناو هەر هۆز و تیرەیەکە بێکەوە بەزەیان بە یەکترە هەبێتە و هاریکاری یەکتر بکەن و ئێمە فرموودەیەکمان هەیە کە تەمەن یاسایەکی زۆر گرنگ و گەوری تێدا کە باسی سونەت الحەسەنە ئەکا مەن سەنە فی الئیسلامی سونەتەن حەسەنە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دیارە بە سەدەمی خۆشەویستەیە هۆز دەکاتن بۆ شاری مەدینە کە بینینی نە پێڵاو نەعلیان لە پیا بوو نە جلوبە گیوان لە بەرا بوو. پێغەمبەر ساسم کە دیمەنەکانی بینم گە ڕەش و ڕوت و داما و کز و فەقیر بوون زۆر بەلایەوە ناڕەحەت بوو. دەفەرمێ وتارێکی دا بۆ مسلمانان ئەمجا هانیدان لەسەر سەدەقا لەسەر خێر و بەخشین لەسەر هاریکاریکردنی یەکترین. ئەفەرمێ کە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم وتاریدا ئەمجا دوای ئەوە هەر کە چووە ماڵەوە هاوکاری دەهێنا. دەفەرمێ کابرایەک یعنی ئەوە نەشتی هێنا کە خەریب و دەستی توانای نەبی هەڵیگرێ. ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو غەمباری و بێتاقەتی و ناڕەحەتیە کە کابرای بینی ڕووی گەشایەوە زۆری پێخۆش بوو کە خەڵکیش ئەویان بینی ئەو کابرایان بینی ئاوا چۆتە لە ناو ماڵەکەی خۆی ئەوە نەشتی هێناوە بەجاری ئەوانش دڵیان گەرم بۆ ڕۆشتن ئەوەی تر هاریکاری تریان هێنا. پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لەسەر ئەو پیاوە فەرمووی کە بووە سەرمەشقی چاکە بۆ خەڵکەکەی تر فەرمووی مەن سەنە فی الئیسلامی سونەتەن حەسەنە فله ئەجرها وأجر من عمل بها بعده. هەر کەسێ سونەتێکی جوان نەریتێکی جوان بکا کە خەڵک چاو لەوکەن ئەو پاداشتی خۆی هەیە هەموو ئەو کەسانش کە چاو لەوەکەن بەقەدەر ئەو يعني بقدر هەمویان ئەجر و پاداشتی بۆ ئەنووسێ بەبێ ئەوەی لە ئەجر و پاداشتی ئەوان کەم ببێتەوە. جا بەڕاستی ئەمڕۆ داوانە بەتەکید هەمیشە يعني ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە. ڕەنگە يعني ئێمە جاری وا هەیە گەر لە مەسەلەیەکە بۆ نمونە پارە کۆ بکەینەوە یەکێک لەو دیمەنانەی کە بۆ نمونە باسی دەکەیت سەو نمونەی کە جەنابەت باست کرد لەو ڕووداوی کە لە شاری سلێمانی ڕوویداوە یا بۆ نمونە کاتێک باسی دەکەی هاوکاریەکان کۆکەیتەوە هەنێ دیمەن هەیە زۆر سەرنجڕاکێشە کاتێک بۆ نمونە ئەو نیشانی خەڵک دەیت یا بۆ نمونە کەسێکە و براگەسە پەیامێکی داوتی من
کرێچیم بۆ خۆم وەزعم وان نییە بەڵام ینی نەمتوانێەوە دابنیشم و حەچەنێ بێت نەتوانم هاوکاری خەڵکی بکەم ئەم مووقیفانەوە لە خەڵکەکە ئەوانەی کە توانایان هەیە وەبسم توانە ینی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ بە شتێکی کەمیش بە ئینسان بیبەخشێت ینی قەت لە مەسەلەی بەخشینە ئینسان نەڵێ جا ئەوە چییە جا ئەوە کەی جێ ئەگرێت بە تەئکید وانە ئەو کەسەی کە فەقیرە کە هەژارە کە لێ قەوماوە هەرچەندێک بێت نەختێکی من و تۆزێکی ئەو تۆزێکی ئەو بەڕاستی ئینشاءڵڵا جێگێکی تایبەت بۆ بەگرێ و دڵی پێخۆشە بێت زۆر بەش مامۆستا پیاوچاکێک دەفەرمێت چی لەوە پڕقازانتر بێت کە بازرگانی لەگەڵ خۆی گەورەدا بکەی بۆی کە هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژدا بە چەند بەرامبەر پێ دەداتەوە لەو دنیا پاداشتێکی ئەجگار زۆر دەداتەوە گرنگە موسڵمان بیری لای ئەو بێت کە هەم خۆی گەورە لەو دنیا پاداشتی داتەوە لەم دنیاش چەند بەرامبەر ئەو پارەی بەخشێتی پێی دەبەخشێتەوە بەتاکی تەبانەوە کە جەناب دەفەرمی هەر لە معنای ئاەتێکی قورئانی پیرۆزە کە دەفەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة يعني أويك دەی بەخشێ خوا سبحانه وتعالى ناوی ناوە قرز ئەمە قەرزێکە ئەو ئیدا بەخوای گەورە سبحانه وتعالى يعني دڵنیا بە کە ئەمە ون نابێ کو دەواری خۆمان دەیانوت خێر بکە و بێ بەدەم ئاوەوە ئەو نەسیقیان بەخوا هەبوو يعني دڵنیا بە ون نابێت یا و کەسێکی کە تۆ بێت حتا ئەگەر سپاس و پێزای نەوی بەرامبەر بە تۆ دڵنیا بەلای خوای گەورە ون نابێ هەرچەند ئینسانکە خێر و سەدەقاکە لە پێناو خوای گەورە دایکە جا خوا سبحانه وتعالى دەفەرمی ئەوەی قەرزەدا بەخوا خوای گەورە بە چەند هێندە بۆی زیاد دەکا وبيزن والله يقبض ويبسط يعني أويك رحمة رزق روزي خوي فراوان دكاتو دي بخشار خوي جوريه أوشي كديجريته وحر خوي جوريه سبحانه وتعالى لبلو إنسان هيش كات أويك بوا عزايتي ولهاتويتي خويني يا أويك يعني باريز لا وبجودك لجورة كان عزايتي خوينية خوي جوريه سبحانه وتعالى باراسويتي بوي زانا فرمي أنا براسي قرض الحسنة دەبێت شتێکی تیابە یەکەم ئینسان ئەو کارێکە لە پێناوی خوای گەورە بیکات ئەمە ئەسڵی هەموو عیبادەتێکە خاڵی دووهەم ئەوەیە کە لە چاکترینی ماڵەکەی خۆی ببەخشێت ئەنی ابن عومەر خوای لە ڕازی جاری وهە بۆ نەخۆش بووە بۆ نمونە حەزی لە خواردنێکی تایبەت بوو حەزی لە ماسی بووە لە دوای دووسێ ڕۆژ کاتێکە بۆیان پەیدا کردووە و لەسەر سەفرە دانیشتووە و هەژارێک لە دەرگای ماڵی دا و داوە خێری کردووە فەرموویەتی ئەو ماسی بۆ ببەن توانە خوا ماڵەکە و ئەواقع من تا ئەوەمان پیا کرد ئێستا شتێکی تری ئەدەینێ خواردنێکی تری ئەدەینێ فەرموویەتی ئاخر خوای گەورە ئەفەرمێ لەوەی کە پێتان خۆشە لەوە ببەخشن قورئان لە چەندین شوێنە باسی ئەمە دەکات دەفەرمێ ويطعمون الطعام على حبه یان دەفەرمێ وآتى المال على حبه ئەو ماڵی لەگەڵەوەی کە تۆ زۆرت خۆشە بێت یا ئەو شتێکەوە تۆ یعنی زۆر خۆشەویستە لەلات بەڵام ئیمامی ئەحمەد خوای لە ڕازی بێ هینێک هێ بوو ئەخۆ وشتر بۆچی بۆ کە بەخشیوێتی لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى بەخشی بووی بە کەسێک ڕۆژێ دەڕواتە بازار کە دەچێتە ماشتەکە کابرا دەیفرۆشێت ئەمی زۆر دڵی چووە سەر چونکە هێ خۆی بوو زۆر حەزێکی بە هەر قیمەتی بێ بیکڕێتەوە چوو بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمووی نە بە هیچ شێوازێ دڵ بەلایان نەچێت تۆ تازە داوتە بەخوا نەیشی کڕیتەوە نەچی بەلایە لە بێشی خۆتی دەرکە جا زۆر خۆشە ئینسان یعنی لەوەی کە پێی خۆشە لەوەی کە یعنی حەزی لێتی لەو خواردنەی خۆی لەو بەتانی خۆی لەو شتەی خۆی کە یعنی بتوانێت شتێکی شکڕێت یارمەتی خەڵکانی فەقیر و هەژاری پێ بدات لە پێناو ڕەزامەندی خوای گەورە سبحانه وتعالى طبعا لە مزگەوتی مەدینە شوێنێک هەبووە حەوشەیەک جا هەنیشتان هەڵواسیوە بۆ نمونە ئەگەر کەسێک خەڵکێکی هەژاری لێبوو لە مەدینە کە سوکاریان نەبوو لە مزگەوتە ئەمانەوە یەتی کەسی وە هەبوو دەچوو خورمای دەهێنا بەوێدا هەڵی دەواستی یەکێتر دەچوو شیری دەهێنا بەوێ هەڵی دەواستی یەکێتر دەچوو نانی دەهێنا ڕۆژە پێڕۆن ساسم چوو بۆ مزگەوت کە چوو تەماشایەکە کابرا هێشووی خورمای هەڵواستی بوو بە گۆچانەکە ئاوا لێیدا دەنگی کەوتە خوارد پوچ بوو دای لە دانێتە ئاوات مەجموعە هەرچی کەوتە خوار هەمووی پوچ و بێکەڵک بوو پێغەمبەر ساسم فەرمووی خاوەنی ئەمە لە ڕۆژی قیامەتە پاداشتی هەروەک ئەمە وەرەگرێتەوە يعني تو خوای گەورە سبحانه وتعالى باخە خورماکی پیاوی بچی کامەی بێکەڵک و کامەی خراپ بێ و کامەی پوچ بێ بچی ئەوە بهێنی بیدەی بەخوا بەڕاستی ئەمە مامەلەیە کە ئینسان لەگەڵ خوای گەورەی کە ڕاستە تۆ ئەیدیتە دەست ئینسانێک يعني ئینسان چۆن ببەخشێ داکی مەدەنە عایشە خوای لێ ڕازی بێ کە دەیبەخشی دەچوو ئەو پارەیە بۆنی خۆشی لێ ئەدا
یان بۆ واکەی دەیفەرموو ئەمەی کە من سەدەقەی دەیکەم بەلوێ بگاتە دەستی ئەو ئینسانە چێتە دەستی خوای گەورە لەبەر ئینسان یعنی دەچوو لە چاکترینی پارەکەی خۆی وەک ئێمە نەبوو جارێک کابرا ئاواکە دەستەکە بە گیفانیە ئەگەڕێت ها کامی بێکەڵک بۆ کامی دەڵاوە کۆن بۆ دەچی ئەوە بەخشێ یعنی ئەو دەچوون باوەڕتان بێ من ئەو دیمەنە کە یەکجار لە مزەتی خۆمان باسم کردووە پێ 6 ساڵە حتا ئێستش لە هەر بوارێکی خێر و خێرات و پارەکۆکردنەوەیە ینی دەبینم ئەو خەڵکە لە چاکترینی پارەی خۆی دەچێت بۆنی لێدا بەخوا گەورە چەند جار بخۆم ئەو حاڵەتم بینیوە بەڕاستی ئەوە معنای یعنی ئەوە لە پارەکەی گەڕێەوە کە قورآن دەفەرمێ على حبه یعنی ئەمە بە تەواوی ڕەزامەندی و دڵی خۆشی خۆیەوە دەیبەخشێت لە پێناو خوای گەورە زۆر باشە مامۆستا لە ڕشتەی مرواری من چیرۆکێکم خوێندەوە خۆ گەرەمانە ڕاستیش نەبن هەر بۆ وەکو وانەیەک بکرێنەڵی کابراایەکە بوو زۆر دۆڵەمە بوو بە فەقیرەکانی وت ئێوە بۆیە دوعاکەن و خێرەکەن بۆی خوا پارەتان باتێ من داومم بۆچی بیبەخشم بۆچی یانی وەکو جۆرێک لە لێن نەخۆش کەوت گەتەی تێک چوو ئەوەندە پارە و سەروەتەکەی بە کەڵکی نا وەکو فەقیرەکانە بوو شۆربا بخوا تا عالمێک چۆ لای هیدایەتی ئای کورد و چیرۆکەکەەوە لە ئاخری کەواتە زۆر جار مامۆستا ئێمە یعنی ڕەنگە بەخشینەکە بێت چاوەڕێ چی بکەین لە بەڵا بە دوورمانەگرێ ڕەنگە کەسێکە بێ بەڕاستی بۆی قسەکانی بەڕێستەوە هیدایەت وەربگرێ یا هیدایەتیش نەبێ بکوێتە سەر کاری چاکەگەر باوەڕداریش نەبێت لیزاماتیش نەبێ بەخشین چیمان لێ دەکا بە دەرلەوەی لە قیامەتە ڕەنگە بە دەستمان کەوێت لەم دنیاش وەکو ئەو بازاڕە و حساباتی کە باسکرا بەشێگە بێ لە بەختەوەریمان بەتاکید خۆ ئەو کاتی کە ئینسان دەبەخشێت بەر لەوەی دڵی بەرامبەرەکەی خۆش کات بە دڵنیایی و بخۆی هەست بە ئاسوودەی و دڵخۆشی دەکات هەر ئینسانی وتمان کارهەیەگەر لەبەر خاتری خوای گەورە بێت یا کەسی وایە جاری وایە بۆ نمونە ئیمان و باوەڕی نییە بەڵام وەکو لایەنێکی ئینسانی یعنی دەڕۆ هاوکاری خەڵک دەکات لە ناو میلەتی کوردی خۆمان نابووە چەندی کەسمان بۆ کە یعنی وەکو دەڵێ مسلمان و باوەڕدار نەبوون بەڵام کەسانێکی بەخشندە بوون بەڵام تا ئێستش لە ناو ئێمەدا ناویان هەرماوە خەڵک باسییان نەکات باسی بەخشندەیەکانەکەن ئەمە ئەولاترە بۆ ئێمە وەکو مسلمان کە ئەوەنە مژدەکان زۆرە ئەگەرمە هەتا سەعاتی تر باسی سوود و بەهرە و بەخشەکانی سەدەقە و بەخشین کەین لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەڕاستی ناتوانین باسییان بکەین بەڵام دڵنیابین ئێمە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەفەرمێ ئینسان لە ڕۆژی قیامەتە في ظل صدقته يوم القيامة للرجل قيامة إنسان لجس سيبري بخشينكي دايا إما فرموديك ما نك بيوم صلى الله عليه حوك ومالهن للرجل قيامة لجس سيبري على الشيخ خوان لغير أوانت سن شينكي ترمانية كخواي جورا دانخات جير سيبريوا جا بشر لو أنا أوانا كالصدقة دا كانوا دبخشن أقل لو حوك ومالجنا من كديار لو أنا اشتايتي قال لك يعني كإنسان ببخشي لبيناي إخوة بدأ السراز بخشون يلا دسي تشوفي في أفزاني بهماشي ولا فرمودك تدعى فرمي إنسان لجيس سيبري بخشينكي داعي للرجل قيامته يعني أو صدقة وخيريك كدويتي خواي جورا أيكات السيبري كل جرما ونارحتي رجل قيامته دي باريزي لأنه قوركي شاخوا سبحانه وتعالى دي باريزي في يوم صلى الله عليه إن الصدقة لتطفئ عن أهلها حظ القبور جرمايون نارحتي ناو قور بهوي تشي ونامين بهوي خير وصدقة وبخشينه أما فرمودي في غمر صلى الله عليه وسلم يعني لنا وقور أخوة دي بارزي لروجي قيامة شاخوا قال سبحانه وتعالى دي بارزي لجياني دنياش بدنياية الصدقة تدفع البلاء خواي قولا لبلا مصيبة ونهامتي لارحتي إنسان بارزي يعني جاري وهي يما الناس زانين خواي قولا يعني أقد نشان ما عندات بصدقيك كدوما أنا بخيرك كدوما أنا خواي قولا لتشن بلا مصيبة لا يداوين يما خو حتى إنسان قد نبخشت جاري وهي خواي قولا سبحانه وتعالى توشي يعني مصيبتك توشي نارحتك توشي عملياتك كابيت شن باريكي زور صرفك سارك توشي دعم يا بيت تماشاك باريكي زور تيا صرفك لقالوا قبل شي بي بلا بلايكاك خيرك هي صدقيك هاوكاريك هي حاجه استجابينيه بلا ضلنيا بقراتو انسان لمالو ساماني خوي ببخشت خوي قوله سبحانه وتعالى بلا مصيبته نارحتي لسلابك خوي قوله بمدنك جوان اي مرينه وكو بيغمري خو عليه الصلاه والسلام دفرمي صدقه وخير وبخشين صنائع المعروف تقي مصارع السوء اجا انسان كسكي تشاكا كاربي اهلي خير باهلي تشاكا بي خوي قوله لما الدنيا خراب اي باريزي يسمحني لما الدنيا دزاين الدنيا عاقبه خيراني لما الدنيا كا خوا للرازيه خلق خوش يعني بتشاكا باسيكن سريش ابو عائلكي بجنايه بالتاكيد هاني مدن هي اخوك كردوري خو ما وتو يعني هاني مدن هي الشاي اوي
مەبەستیان ئەوە نەبخۆتەوە بچیت حەڵقەڕی شایکی مەبەستی ئەوە بۆ کاکە مردنی وا هەیە ینی ئەوە نە مصیبەتی پێوەی ئەو نە کارەساتی پێوەیە چەندین خوێنی تر پەنا بەخوا بە دوایە دەڕژێت یەکێک لە هۆکارەکانیەوەی کە خوای گەورە سوبحانەهو وتعالە ئینسان بپارێزێت بریتیە لە سەدەقا بریتیە لە بەخشین اینجا معلومیشە خێر تا خێر فەرقی هەیە ئێستا تۆ خەڵکێک دەبینی ئاوا لێ قەوماوە اینجا وەزی زستانە ئێستا کاتێک نییە بڵێن کابرا بڵێ لە سەربانیش بێ من ئەخەوم ئێستا معنی ساد و سەرمای خەڵک بخۆی لە قەیرانە هەومان نەزانین دەیان کێشە و قەیران ڕوبەڕووی ئەم وڵاتی ئێمە بۆتەوە ئەم خەڵکە وا لە چ ناڕەحەتیەکە جارێکی ترش تووشی ناڕەحەتێکی تر بوون لەبەرەوەی خەڵک بۆ نمونە ماڵ و حاڵێکی هەبوو بەتانێکی بۆ جێوڕەیەکی هەبوو زۆر جار مامۆستایان یا ڕێکخراوەکان یا دەستگا خێرخوازیەکان کەمپینێکیان نەکرد بۆی کە ماڵی دووسێ بدەبەنەوتیان پێبن ئێستا دەبێت زۆر لەوە گەورەتر ئیشی بۆ بکەن کابرا هیچی نەوان لە ماوە لە ماڵەوە بەجارێ قوڕ و بڵێن ئاو لافا و شت هاتوو تا نیوەی ماڵەکەی شتەکانی زۆرینەی زۆری خراپ بووە لەبەر بەڕاستی من یعنی داوا ئەەکەم بە هەموو لایەکمان هیچ کەسە هیچ شتێک بەکەم نەزانێت اتقوا النار ولو بشق تمرة بإذن خوای گەورە بتوانین ئینشاءالله هاوکاری و دەستبارێکی باش بگرین بۆ ئەو خەڵکە لێ قەوما زۆر باش مامۆستا لە سەروبەری دروستبوونی ئەم جۆرە کەمپینانەوە دەستگای بەخشینی زۆرێک مشتمر دروستە بێت لەوەی کە بەخشین بە نهێنی یاخود بە ئاشکرا زۆرێک ڕخنەوە دەگرن چ پێویستی بەوەیە کە بدرێ بە شاشە و ئەم جۆرە بەخشینانە ئەم جۆرە کەمپینانە لە کاتێکدا خوای گەورە بە هەردوو شێوە هەزەکە ئەمری کردو بە مسلمانان کە ببەخشن سەرنجی بەڕێستان لەسەر ئەو بابەتە قورآن دەفەرمێ ئین تبدوا الصدقات فنعما هی ئەگەر ئێوە خێر و چاکەکان بە ئاشکرا بیکەن کارێکی چاکە و کارێکی باشە وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم ئەگەر ئێوە بیشاردنەوە و بە پەنهانی خێر و سەدەقەکە بکەن ئەوە بە دڵنیایەوە چاکترە بۆ ئێوە لێرەدا مفەسیر ڕەحمەتی خوا لێ بفەرموویانە سەدەقە لە چ کاتێکە بە ئاشکرا باشترە و لە چ کاتێکە بەنهێنی باشترە قرآن لچندی شونا دفرمي الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية باس يهدو شاني كردوه براسي أم جورا كمبينانا دبي بأشكرا بكريت شو كوكو فرمودي بيان صافم كباس كد من سن في الإسلام سنة حسنة يعني بيان صافم لشي واي فرمو كاتي كبيني کەسێک هاتووە ماڵی خۆی بە زۆری دەبەخشی و خەڵک تەماشای دەکات کە بینیان دڵ و دەرونی ئەم پیاوە ئەوانش هەموو دڵیان گەرم بوو دەبەر بەڕاستی ئەمانە ئەمجا خەڵکێک ئەم ڕۆوای لێ هاتووە هەموو لاگەزانین خەڵک کەم سیقە و متمانەی بە یعنی هەنی حاڵەت ماوە وەسیەکان ماوە هەنی شت بوو یعنی لەناو خەڵکا ڕووی داوە یعنی خەڵکێک وای نیشان داوە کە فەقیرە بەڵام وانە بۆ یا خەڵکێک وای نیشان داوە کە پارە بۆ شتێک وکاتەوە کە دوای دەرچۆوانە بێت بەڵام ئێستا کە تۆ نیشانە دەی دەڵێ کاکەن ئەوە ئاوا کۆکرێتەوە و دوای نیشانە دەی دەڵێ کاکەمە ئەو نەکۆبووەتەوە ئاوا دابەشمان کردووە ئەمە جۆرێک لە سیقە و متمان هەم بۆ ئەو دەستگایە دروستەکە هەم دڵی ئەو خەڵکەش خۆش دەبێت کە بەڕاستی هاوکارێکی ئەو دەستگایە ئەکات لەبەر ئەوە ئەم شتانە بە پەنهانی ناکرێت ئەم شتانە دەبێت بە ئاشکرا بکرێ و هانی خەڵکی بۆ بدرێ و مامۆستا لەو دەرفەتەکەمەی ماوەمانە لەو چەند یەک دوو خولەکەی ئەگەر دوعایەکی خێر پەیامێک دەبێ بۆ هاوڵاتیان بۆ مسلمانان بۆ خێرۆمەنان بۆ ئەهلی کوردستان بە هەموو چین و توێژ و ڕنگ و دەنگ و جیاوازەکانەوە کە ئیتر زۆر جار ڕەنگە دەرفەتێک بێ ڕەنگە سبەی کەس پێویستی بە من نەبێ ئەم دەرفەتم لە دەستدا بێ هەتا بشیکەم هیچ سوودێکی نەبێ ئەو شوێنی نەگرێت کەم مێ ببەخشم بەڵێ وڵات طبعاً بۆ ئەو کەسانی جارێکە تووشی ئەو ناڕەحەتیە بوون بەڕاستیەوە تاقیکردنەوەکی خوای گەورە سوبحانەهو وتعالە بۆ ئەوان وەکو خۆیان کۆمەڵێک پەیامی جوانیان داوتان ئێمە ئەمە ڕازین خوای گەورە سوبحانەهو وتعالە ئەمێ پێ تاقی کردووەتەوە ئینشاءالله ئارام دەگرینەوە لە مقابلی ئەمەدا چاوەڕێی ئەجر و پاداشتی گەورە دەکەین خاڵی دووهەمم بۆ ئەوانەی کە بە هەر جۆرێک لە جۆرەکان خوای گەورە سوبحانەهو وتعالە لە ناز و نعمەتی خۆی بەهرەمەندی کردوون بەڕاستی ئەمڕۆ ڕۆژگارێکە فرسەتێکە هاتووەتە پێشەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بۆ خۆی سەردەمی خۆی بە هاوڵانی دەفەرموو ببەخشن ڕۆژێک دێت یەکێ لە ئێوە زەکاتەکەی خێر و سەدەقەکەی دەبا بیدا بە کەسێک بەڵام کەس نییە لێ وەرگرێت ئەفەرمی خوای گەورە حەتا یەفیض المال ئەوە نە ماڵ و سەوت و سامان زۆر دەبێ ئەگەڕێ ئینسان بگەڕێ بۆ کەسێکی هەژار دەستی ناکەوێت جا ئەگەریش ئێمە نەگەینە ئەو زەمانەی کە خەڵک ئاوەزعی باش بێت بەڵام خۆ تەمەنەکەی خۆمان کاتیە خوازانی ئەخۆ هەرێکی لە ئێمە هەفتێکی تری ماوە ساڵێکی تری ماوە چەندێکی ماوە لە ژیاندا ئەسڵەن ئێمە یعنی ئەوەشی کە بۆ خۆمان پەیامان کردو ناتوانین
ئەنی بەشێکی کەم لەوە بخۆین نەخوازە لە ئەوەی کە بڵێن بە ئومێدێکەوە چەندین ساڵ و عمرێکی تەمەنێکی درێژ بژین لەبەرەوە من داواکاریم هەیە لە هەر کەسێکەوە خوا پێداوە بە جۆرێک لە جۆرەکان بەڕاستی ئەمڕۆ فرسەتێکی گەورەیە خەڵک یعنی بەعام وەکو پێشترش باسم کرد لە قەیرانایە پێویستی بەنەوتە پێویستی بەوە هەیە کە یارمەتی بدرێت سەرڕای ئەو قەیرانیشی ئەو ناڕەحەتی کەوا ڕووی کردووە لەو خەڵکە بەڕێزەی شاری هەولێر ئینشاڵڵا ئومێدوار هەموو لایەک دەستبار بۆ ئەوە بگرین بۆ ئەو پرۆژەیە و بۆ هەر پرۆژەیەکی تریش بە تایبەت کە لە زستاندا موسڵمانان هاوکاری خەڵکە فەقیر و هەژارەکە ئەکەن نەوتیان بۆ دابینەکەن زۆپیان بۆ دابینەکەن پێداویستەکانیان بۆ جێبەجێ ئەکەن بە دڵنیایی و ئەوانە ئەجر و پاداشی گەورەیان هەیە لای خوای پەروەردگار و ئەپاڕێم و لە خوای گەورە بەناوی جوان و سیفەتی بەرزی خوای گەورە بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزی هەموو لایەکە و خوای گەورە لەشی هەموو لایەک ساغ بکات و ئەو خۆشەویستانشکەوە کە سوکاریان لە دەستداوە جێگەیان بە هەشیپان و برین بە ئینشاءالله. زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانایانی سپاس کەم دەرفەتت بێبەخشی خوای گەورە پاداشت باتەوە. وەڵازان و خۆشەویستان هەر پەیوەست بە کاری خێرخوازی و کاری بەخشین ڕێکخراوی سۆمای چاوانلقی چەمچەماڵ هەستاوە بە دابشکردنی موچەی مانگی 11 و 12 بەسەر منداڵانی بێسەرپرشت و بێ باوکان دەشوان پێچەوانی حکوومەتەوان مانگی 12شیان دابش کردو بەسەر بێ باوکاندا پێکەوە بینەری ڤیتێک دەبین لەو بارەیەوە. خی گەورە سەرکەوتویان کە ئەوەنە پێمان پێویستمانە هەتا بڵێ ئایبینە بۆ مامە ڕەسوڵی دە مەجلەسیە بۆ مەکتەب ئایبینی ڕەبی ماڕانەوە بێ خوالیان ڕازی بێ خوا سەرکەوتویان کە خوا بەرەکەت بخاتە ماڵێت یا ڕەبی خوا بۆ ئێوە باشەوە کەلێنێکتان بۆ پڕەکاتەوە ئایبینی لە خوا بەزیاد بێ ئایبینی ئەگەر زیاتریش بێ ماڕێن ئاوا بێ با قوربانە بم خی گەورە لە گشتان ڕازی بێ هەر لە دادەزەوە لە گشتیانەوە لە ئێوە خی گەورە لەو ڕێبتان پارێزی تا ڕادەی زۆر باشە دەستان خۆش دوعاخش بۆ کەسێکن کەفارەتی مناڵەکانی ئێماکات دەسێ خوشکە بەڕێزانش خۆش بێ کە ئەرکەیشن لەگەڵمان وەڵا دەستخۆشیان لێکەین دوعا خێران بۆکەین هەردەم نمونیان زیاد بێت خۆیە بەڵێ دەستخۆشیان لێکەین لە خواردن لە جلوبەرێک لە پارایتر هاوکاریمانیان کردو بە زیاد شوونێک بکەمەوە مەڵەن ئەوە بە دەستیان خۆش بێت دوعای چاکان بێت دوعا خێران بۆکەین هەردەم نمونیان زیاد بێت دەستخۆشییان لەو خێرخوازانەکەن کەفارەتی مناڵەکانمانەکەن دەستخۆشی لە خوشکە بەڕێزانشکن کە لەگەڵمانە هاوکارن بەڕاستی سۆمای چاوان سۆمایەکە بۆ مناڵە نەزدارانە دەستخۆشییان لێکم دوو مانگجارە موچادن لە کاتی خۆیە مناڵەکانمانیان بێبەش نەکرۆ دەستخۆشییان لێکەین و هاوکاریان هاوکاری ئێماکەن ئێمە جوانمان دەبیرە لە دوعای خێر ئینشەڵڵا بێبەشیان ناکەین زۆر زۆر باشە لەخوا بەزیاد بێ بۆ من هەر زۆر باشە دوو مناڵی بێ باوکم هەیە و بۆیانە دەم بە جلوبەرک و پێداویستی ڕۆژانیان پێ جێبەجێکەم. ئێمە داوا لە خۆی گەورەکەن کە خوا گەورە پاداشتی ئەو کەسانە باتەوە کە دڵی ئەم مناڵە بێ باوکانە خۆش ئەکات ئەگەر شتێکی کەمیشە داواش لەو کەسانەکەین کە تا ئێستا بەشداریان نەکردووە بەشداری بکرد هەرێکە لە ئاسی خۆی ئەگەر شتێک بنێرێ بۆمان و ئێمە بیدەن بە مناڵێکی بێ باوک ئەمە شتێکی زۆرە لای خوای گەورە چونکە مسقالە زەڕە لای خوای گەورە گوم نابێ ئێوە تۆ 25,000 یا 50,000 یا 100,000 یا چەند کیلۆ گۆشتێک یان جلوبەرگێک یعنی هەیە جلوبەرگی نێوداشتی ناردۆ ئێمە دابەشمان کردو زۆر دڵیان پێی خۆش بووە کە چونتە ماڵەکە مناڵەکە لای دایکاوتی خوا دایکە لەبەرم کە یعنی ئەوە دڵی پێی خۆش بووە لەبەرەوە تۆ دڵی ئەم مناڵە خۆش بکەیت ئەو کەسەی کە خوای گەورە پێی داوی ئەم ماڵە ئامانەتێکە یعنی سەیکە تاکو سەر لەوانی لای تۆ نمێنێ لەبەرەوە ئاگادار بە لەوە کە ئەمە بێتە توێشێکی گەورەش بە قیامەتت دڵی ئەو مناڵە خۆشەکەی ئینشاءڵڵا خوای گەورە دڵی تۆش بە بەهەشتی بەرین خۆش دەکات.
بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان و لەگەڵ هاوکارم شوان بەرنامەی پامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازم کە بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی ئازیز ببێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستێرین خواتان لەگەڵ وافیز